ئەو گەنجەی کەوا ژنی نییە مستحقی زەکاتە. ئەگەرچی ئەم گەنجە خاوەن دایک و باوکیش بێت، خاوەن براو کەسوکار بێت، مادام کەسەکەی مادام وەلی ئەمرەکەی نەتوانێ ژنی بۆ بێنێت، ئیمکانیەتی نەبێت ئەم گەنجە مسلمانە زەکاتی پێشێت. باوەڕتان هەبێت ئێمەی مسلمان زۆربەی هەرە زۆرمان لە مەسئلەی زەکات حاڵی نەبووینە و زۆر بە هەڵە حاڵی کراوێ. یعنی مەسئلەی زەکاتیان وا بچووکەوە کردووە ئەبێ ئەو کەسە زۆر فەقیر بێت، ئەو کەسە زۆر مسکین بێ، هیچی نەبێ، زۆر نەخۆش بێ، زۆر بێکەس بێ، لەسەر ساجی عەلی بێت ئینجا زەکاتی پێشێت. و تاوانی کۆمەڵێ مامۆسای بەڕێزیشی تایە کە بە هەڵا خەڵکیان حاڵی کردووە. یعنی خەڵکێکیان وا ترسانووە، یعنی نازانی ئەم زەکاتی بداتە کێ؟ بۆ نازانی عەزیزەکەم؟ زەکات بە فەقیر ئەشێت، بە کەسێکەشێکە نەبووە، کەسێکەشێکەوە هەژارە، فەقیرە، هەتیوە، نیەتی، نەخۆشە، ناتوانێت دەرمان بکڕێت. بەڵام بۆ گەنجێکی شەشێت کە خاوەن دایک و باوکە